بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەندروستی لە هەر کوێکە هەن سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت. لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی تەندروستی تر کە هیوادارم بەدڵتان بێت. بۆ ئەم هەفتە لەسەر برین، دەرمانی برین بەتایبەت بە مادەیەک کە تقریبەن 30 ساڵە هاتووەتە ناو بازاڕی علمە و زانستەوە کە بۆ برین پێچکردن ئیسەر لەوە کاڵکۆرەگرنەوە. ئەو مادەیشە سلیکونە. دیارە سلیکون خۆی عنسری کە شیمیاییشە جیا لە برین و پانسمانی زەخمەکان کە استفادەکردگە ئێمە گاهەنش ئەبیسین کە ئەڵێن سیلیکۆن، چەسپی سیلیکۆن لە سەنعەتیشە هەر بەکار دێت، بەڵام بەهۆی فرموڵێکی شیمیایی تایبەتەوە ئەمە ماوەی 3 دەیەکە لە بەشی پزیشکیە بەتایبەت لە بەشی نەشتەرگەری دوای نەشتەرگەری کە برینێک کە دروستە بێت. ئەلبەتە ئەوە پرۆسەیەکی درێژماوە بوو بە تا ئەم لەحزەکە گەیشتووە، بەڵام سیلیکۆن ئیسە استفادەکردێ. سیلیکۆن چەها لە پشتیەوە یانە چه زانستێکە بۆچی بەکاری دێنن؟ پێشەکی باشە کە مقدمەیەکی چکۆلە لەسەر برین یا هەر زەخم پێشکەشی ئێوە خۆشەویستان کەم. دیارە مرۆڤ زانیوێتی کە دوای هەر حادسەیەکەوە کە تووشی ئەبێت یەکەم سەدی دفاعی لەشکە پێسە، ئەگەر توش هەر حادسەیەک بێت برین بێت یا هەر زایعێکی تر، دوای ماوەیەک لەو شوێنە برین و زەخم دروست ئەبێت. ئەو کاتێکیش کە ئەو برین و زەخمە دروست بوو، هەر مرۆڤ لە سەرەتاکان و مرۆڤ زانیوێتی کە ئازارگەرێکی هەیە، وەکو ئەوەی کە ئەو شوێنە سوورە بێتەوە، ئازاری هەیە، چۆنکە کات یا تووشی عفونەتە بێت، بۆیە بە دوای چارەسەردا گەڕاوە بووی. بۆ وێنە لە ئەو شتانەی کە ئیسە لە کاوشەکانی باستانشناسی هاتووەتە دەست، کەڵک وەرگیراوە لە هەنگوێن بۆ نمونە، یا ئەوەی کە دۆشاوی بازێ لە گیاگەریان دروست کردووە، لە چینە بەرەوە یعنی عسرەکان هەروە بەرەو پێش تێتەوە مەوادێکی تر وەکو ئەوەی کە ئاوێکە کوڵا بێت بەڵام سەردە بێتەوە، ئەوە توانێت یارمەتی دەربێت، سرکە یا شەراب کە ئەوانە هەموو یارمەتی دەربووگن بۆ ئەوەی کە برینێک تەداوی بکرگێت، پانسمان بکرگێت، بۆ ئەوە دواتر تووشی عفونەت و ئەو تەرەشحاتی عفونیە نەبێت. دیارە ئەمڕۆ زانست و تکنیک هەردووکی بەیەکەوە، هەم علم هەم تکنیک بەیەکەوە بە دوای ئەوە گەڕاون کە شتێکی باشتر بێت، یانە ئەوەی کە لە چین کلیساکانە هاوردیانە دەرەوە ئەوانێکە بەناو لە سۆمعەکانە دانیشتن، فقط ئیشی ئەوانە بۆ ئەو مەسەلەیانە بۆ ئەوان تاق کردو کە ئەگەر کەسێک تووشی زەخمێک ئەبێ پانسمانکردن و برین پێچکردن، ئەوە کاری ئەو ڕاهێبە گەرە و کاری کلیساس. بەڵام زانست بەتایبەت لە قەرنەکانی 18 و 19 بەدواوە و لە قەرنی 20یشە هەوڵی زۆریدا کە لە بە شێوەگەری زانستی ئەمڕۆیی تر بتوانێت شێوەیەکی دروست و علمی بۆ زەخم و برین بێرێتە پێشەوە کە ئەو زەخم و برینە تووشی عوارزی دواتر کە هەیە نەبن. دیارە چەند کەسێک کە متاڵعاتێکی زۆرتریان کردووە، چەند ماوادێکیان دروست کردووە بەتایبەت لە دوای شەڕەکانە و لە شەڕی کریمە بەلاوە لە قەرنی 7 لە شەڕ تا ئەگاتە شەڕەکانی ناپلئۆن کە بۆ وێنە لەو دوای ئەو شەڕگەرە ئەیانزانی کە ئەگەر شوێنێک بە هەر هۆی کەەوە قرت برینەکە گەنیوە، ئەو شوێنە برینەکەی تازەترەوکەنەوە بۆ وێنە تۆزێکی لێ بقرتێنن. ئەو لەشە لە شەڕەکانی یەکەم و دوومە کە مەوادێکی شیمیایی هاتە ئاراوە بۆ ئەوەی کە ئەوانێکە تووشی برینە بن. وەتا ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بەرنامەکەمان لەسەر ئەوەیە کە بۆچی دوای ئەو هەموو هەوراز و نشیبە ئەمڕۆ سیلیکۆن پێشنیار کراوە. فەرزیەکانی چین کە سیلیکۆن
ئەمڕۆکە زۆرتر ئیسفادەی پێکەن. ئەگەر ئێمە بۆ برین شارەوەکە ئشارەمان پێکرد برین کە توش عارزەیکە بێت زەخمێک ئەبێت ئەو زەخمە دوای ماوەیکەوە پێسەکە گەرێکی خۆی هەم باسازی کات هەم خۆی دروستە کاتەوە بۆیە ئەو شوێنە تووشی ئوسکارە بێت یا هەر ئەو برینە کە لە ئەوڵ ڕەنگی ڕۆشنی هەیە بەڵام بە تەدریج کە ئەو برینە کۆنترە بێتەوە ڕەنگەکەی بەرەوقاوی یا ڕەش ئەڕوات. معموڵەن ئێمە ئەو ئوسکارگەرە یا ئەو برینگەرە نوعێکی هەیە کە هایپرترۆفیکە ئەوەی کە لەسەر ڕەوانی ئەو ئینسانیشە تەسیردا ئەنێت هایپرترۆفیکی یا ئەوەی کە حاڵەتێکی کولویدی دروستەکات خۆمان پیاڵێن کە زیاد گۆشت دێرێت بەتایبەت لە دوای ئەوەی کە ئەگەر سوتاوی بێت یا بازی برینگەر کە بە دوواداچوونی بۆ ناکرگێ ئەو زیاد گۆشتە یا ئەو حاڵەت هایپرترۆفیک و کولویدە دروست ئەبێت کە وتم ئەمە ئەتوانێت لەسەر کەیفێتی ژیانی ئەو کەسانە تەسیردارنێت. بەڵام ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بۆ بابەتی بەرنامەی ئەم جارەمان کە ئەو نەوەر چەسبگەرە کە بە ناو سیلیکۆن ئەناسرێن چین معموڵەن ئەمڕۆ بۆ زۆربەی زۆرێک لە برینەکان لەم نەوەر چەسبگەر سیلیکۆنە استفادەکەن. یەکێک لە خەواسی کە هەیەی ئەوەیە کە ئەو حاڵەتە یا ئەو حاڵەتە وتمان هایپرترۆفیکە ئەو زیاد گۆشتە یا ئەو حاڵەتگەرە کە دوای چاکبوونەوە یا ساڕێژبوونەوەی ئەو برینە دروستە بێت ئەو ئەوارزە کەمەکاتەوە بۆ وێنە یەکێکیان ئەتانی زیاد گۆشتەکە بێت یا خەواسێکی تریشی هەیە کە لە درێژەی بەرنامەکە شاریان پێەکەین. معموڵەن ئەو سیلیکۆنگەرە کە ئەمڕۆ لە بازارە هەیە دوو حاڵەتی هەیە وەکو ئەو چەسب و لەزگەر پێشوەکەس کە حاڵەتێکی نەواری هەیە یا ئەوەی کە مایە شلەیکە کە ژێلمانەدا ئەو ژلەسەکە بەو دوو شکڵا خۆی نیشانەدات. معموڵەن جۆرێکی تریشی هەیە لە ناو بازارە بەڵام تقریبەن هەزینەکەی هاتووەتە خوارە و کەم بەکار ئەبرگێت بە ناو SGS ئەناسرێت کە ئەوە وەرەقەگەرێکە ژل لە سیلیکۆنە دوای 24 ساعتە و ئەو وەرەقە یا ئەتانی بڵێن هەر ئەو پلاسترە ئەو چەسپە هەڵەکەندرێت یا ئەشۆرگێت و دیسانەوە لەسەر شوێنی خۆیان دانرگێتەوە یانە بۆ پانسمانی دواتر استفاداکرگێ. هەروەوتم ئەمڕۆ کە هەزینەکەی هەزینە دروستکردنەکەی هاتووەتە خوارەوە معموڵەن هەر لە لەزگەگەرێکی یەکبار مەصرف کەڵک وەرەگرگێت تا ئەوەی کە دوای جەڕاحی بەتایبەت لە نەخۆشخانەکانە جارێکی تر هەڵبگیرگێت بشۆرگێتەوە سیلیکۆن دابنێت لەسەر زەخمەکە ئەو نەوارگەرە دانن لەسەریە. معموڵەن بازێ لەو علایمەی کە چەسپی برینی سیلیکۆن ئەتوانێت بیان تێرتە خوارەوە یەکێکی سووربوونەوەس وەرەمە کە هەڵاوسانە لەو شوێنەی کە هەیە خورینە معموڵەن هەم لە پرۆسی چاکبوونەوەی برینە هەم دوای چاکبوونەوەی برینە ئێمە ئەبینین بەهۆی فعل و انفعالاتێکە وا کنشگەرێکی تەبیعی لەش ئەتوانێت حاڵەتی خوریم دەست بدات کە ئەو سیلیکۆنە یەکێک لە مەزیەتەکانی ئەوەیە کە ئەو خورینە لا ئابات. حاڵەتێکی تر کە دوای چاکبوونەوەی برینەکان تێتە پێشەوە یەکێکی ئەوەی کە ئەو شوێنە زۆر سفتە بێتەوە یا ئەوەی کە وسعەتەکەی زۆرترە بێتەوە سفتە حتا حاڵەتێکیشی ئەو پێسە لە حاڵەتی تەبیعیانە و حاڵەت ارتجاعیە ئەو حاڵەتێکە کێشی تێت ئەوەیشە لە دەست ئەدات. ئەو تاقیقاتی کە کراوە چەسپی سیلیکۆن نیشانی داوەکە ئەو عوارزە بە چاو دەرمانەکانی پێشووە زۆر تێرێتە خوارەوە. بەڵام ئەو زانستەی کە لە پشتی بەکارهێنانی ئەمڕۆ چەسپی سیلیکۆن هەیە وەکو فەرزیە مەطرح کراوەکە چەندانە فەرزیان کە ئەو فەرزیانە یەک دوو دانەی زۆرتر پایە علمیکی قەویتریان هەیە. یەکێک لەو فەرزیانە ئەڵێ کە ئەگەر لە شوێنێکە کاتێکە برین دروست بوویسە بە هەر هۆیکەوە بۆ وێنە ئەگەر کەسێک جەڕاحیکی کرد دوای جەڕاحیەکە برینێک دروستەوێ شوێن بەخیەکانی
لێنە برینێک دروستەوێت لەسەر پێسە ئەوەڵین یعنی لە ڕووی دەرەوە ئەوەڵی لایەکە بە لایەگەر شاخی ئەپیدرم ئەناسکرێت کە لایەگەرێکن کە ئەتوانن ئاوێکی زیاد لە حەد لە خۆیانە بتێنە ئەو بەشی ئیپیدرمە لەوێ زەخیرەکەن لەوێ هەوڵەدات کە ئەو شوێنە تەڕ نەگابێرێت یانێ تەڕایی و مایعاتێک بۆ لەو شوێنە نگابێرێت بۆیە لە ئێمە ئەبینین تووشی کەماویە بێت یعنی ئەو بەشەی لە پێست لە پرۆسەی بێهبودیە بۆ چاکبوونەوە کارەوە ئەڕواتە پێشەوە تووشی کەماوی ئەبێت کاتێکیش کە تووشی کەماوی بوو پەیامگەرێکە نێرێ بۆ خانگەر یا سلولگەر ئەو سلولگەرێکە پێست دروستەکەن بەناو کراتینوسیت ئەناسرێت کاتێککە ئەو سیگنالگەرەکە کراتینوسیت کە بڵاویان نکاتەوە یان ئەو سلولگەرە بڵاویان نکاتەوە سیتوکین دروستە بێت سیتوکین کە دروست بوو سیتوکین خۆی یەک نوع پرۆتئینە کە دروستە بێت دوای ئەو پرۆسەی کەم ئاویە معموڵەن لەسەر فیبروپلاس کە ئەویش یەکێک لە لایەگەر سلولیە کە پێست دروستەکاتەوە لەسەر ئەوانە تەسیر دانێت زۆرێک کلاژنیش کە خۆی جۆرێتر لە پرۆتئینە ئازا دەکات یا دروستیەکات ئەرۆ کلاژنەسە کە دوای ماوەیەکەوە ئەو ئوسکارە یا ئەو زەخمە یا ئەو وتمان ڕەنگەکەی کە قاوەی تا ڕەشە لە شوێن خۆیان بەجێ تێڵێت بەڵام مکانیسمی سیلیکون چیە لەم پرۆسە ئەوەیە کە کاتێکە ئەو حاڵەتە تێتە بەرەوە وتمان ئەتوانێت ئەو قسمەتەکە بەرەو چاکبوونەوە ڕوا لە پێسە تووشی کەماوی بێت سیلیکون ئەتوانێت ئەو حاڵەتی تەڕایە نگابێرێت یعنی ئەو ناڵێت ئەو شوێنە خۆی تووشی کەماوی بێت بەتایبەت ئەو سیلیکۆنە کە حاڵەتە جیلەکەی هەیە کە خۆی شقڵێکی مایعی هەیە بۆیە بەو لایەگەر شاخیە یانێ بە یەکەم لایەکانی پێس ئەو لە ڕووی دەرەوە ئیجازە ئەدات کە ئاوێکی زۆرتر لە خۆیانە حفزکەن کاتێکە ئەو ئاوە لە خۆیان حفزی کرد معموڵەن ئەو کلاژنە کە ئەوێتە شوێن برینەکە ئەوانە کەمە بێتەوە ئەوە یەکێک لە فەرزیەگەرێکی قەویەکە بۆ بەکارهێنانی سیلیکۆن لە ئارادا هەیە یەکێکی تر لە نەزەراتەکان ئەوەیە کە ئەو حاڵەت تەبیعی تەڕاییە یا ئەو حاڵەت تەبیعی بڵێن شیە ڕتوبەتەی کە لە پێسە هەیە تقریبا لە سیلیکۆنە دەرەجەکەی زۆر نزیکە بە دەرەجەی پێسەوە یعنی حاڵەتی تەبیعی بەدەنەوە بۆیە ئەتوانێت لە کاتی چاکبوونەوە ئەو سیلیکۆنە ئەو بەشە بۆ نیازەی کە هەیە لە پێسە مەرتوب و تەڕ نگای تێرێت لە خەواسی تر کە هەیەی یا فەرزیەگەری تر کە هەیەی بەتایبەت لەوەی کە ئەو حاڵەتە وەرەقەیە یعنی ئەو لەزگەیە کە هەیە ناڵێت شوێنی برینەکە بڵاوترەوە بێتەوە بەڕووبەناوە یعنی بەرەو دەرەوە بەڵکو وەکو کۆکردنەوەیان بەرەو ناوە بۆیە یەکێک لە مەزیەتەکانێکە بۆ چەسبی سیلیکۆن ئەمڕۆ بەکاری دێرن ئەوەیە کە ئەو شوێنەی کە دوای چاکبوونەوەی برینەکە بەجێ ئەمێنێت شوێنەکەی زۆر کەمە یەکێکتر لە فەرزیەکان ئەوەیە کە ئەو سیلیکۆنە ئەو بەشەی کە سیلیکون ها لەسەریە گەرمای ئەو بەشە ئەڕواتە سەرەوە ئەگەر گەرما بڕواتە سەرەوە دیارە جریانی خوێن تا حدود تەسیری هەیە ئەتوانێت ئەو پرۆسی درێژخایەن چاکبوونەوە کەمە و کاتەوە یعنی یەکێک لە مەزیەتەکانی کە بۆ سیلیکۆن هاتووەتە دەسەوە ئەوەیە کە بەهۆی ئەو گەرمیە کە دروست دەبێت ئەو پرۆسی چاکبوونەوە کەمترە کاتەوە معموڵەن چەند ئازمایشی تر چەند تاقیقێک تریش کراوە ئەوەی کە وتمان پێس زیاد گۆشتێرێ بەتایبەت لەسەر ئەوە تاکیدێکی زۆر کراوەتەوە کە سیلیکۆن تەسیرێکی ڕاستەوخۆی هەیە ئەو حاڵەتە بۆ شقلیە ئەو حاڵەتە خراپە کە دوای چاکبوونەوەی زەخم کە بە زیاد زەخمە یا ئەو هایپەرترۆفیکەی سوکاریەسە ئەو کەمتر ئەیاتە چاوە معموڵەن ئەگەر لە توول پرۆسەی دەرمانە بەردەوام لە چەسبکەر سیلیکۆنی استفادە بکرێت کۆنتترۆل یا کەمبوونەوەی ئەو سووربوونەوە لەو شوێنی برینە ئێمە ئەی بینین
ئازار کەمەکاتەوە یان ئازارەکەیشی ئەشکێنێت و هەروەها ئەو زەخامەت یا ئەو پانی برینە کەمەکاتەوە. بۆیە یەکێک لە ئستانداردەری تەبیعیە. تاقیقاتێکیش کراوە، تاقیقاتەکە کراوە کە ئایا لەزگەکەی باشترە یا ئەوەی کە ژلەکەی. لەو تاقیقاتی کە کراوە بەتایبەت لە تایلەندە، ئەو تاقیقاتی لە 2020 ئەنجام درراوە، فەرقێکی وە لە بینی ئەو دوو حاڵەتە مشاهدە نەکرا. سیلیکۆن ڕواکە شارەمان کرد خۆی عنسورێکە، بەڵام عنسورەکە بێ ئەسەر، یانێ ناتوانێت عوارزێکی جانبی خراوە و پێچەوانەی یا منفی نییە لەسەر پێسە، بەڵکو ئەتوانێت یەکێک لەو حاڵەتگەرە کە هەیە دوای برین عفونەت و میکرۆبەکە کۆ بێتەوە، ئەتوانێت لەسەر ئەوانە تاسیری بێت، جیا لەوەیشە لەسەر بەرزی دوای چاکبوونەوەی زەخمەکە، شقڵی دوای ئەو برینە، ئەو شوێن برینە ئەوانە یا ئەنازەکەی تاسیری خۆی هەیە. لە چه جەڕاحی شوێنگەرێکە ئستفاداکرێت دوای ئەو برینگەرەکە بە شۆن جەڕاحیە دروستە بێت یا ئاکنە ئەو جۆشکەرێکە لەسەر پێسە هەڵبکنگێت، شوێنەکەی وەکو برین بمێنێتەوە، یا سوتاوی لە بەشی سوتاویشە ئەمڕۆ لە سیلیکۆن و ئەو چەسپەر سیلیکۆنیە کەڵکوەرەگیرگێت. معموڵن بۆ دەرمانی برینەکان ڕەوشکەرێکی تریش هەیە کە لە بەڕەسیەکەن یەکێک لەو ڕەوشکەرەکە هێشتا 100% نییە، بەڵام هەر لە بازی شوێنە بەکاری دێنن لەیزر دەرمانیەکەەوە. لەیزرە چەند جۆرە خۆی ڕەنگی هەیە کە بە ڕەنگی پاڵسیە، لێژن دیۆکسید کەربونە، جۆرێکی تریشی کە لەیزری کە بەرناو لەیزر ئالومینیوم کە بۆ زووتر چاک بوونەوەی برین یا ئەو شوێنە شوێنێکە جۆرێک بێت کە دیار نەبێت دوای ئەوەی کە چاکبوونەوە لەمانیشە کەوت وەرەگیرگەی، بەڵام هێشتا لەسەری زۆرتر تاقیقەکەن، بەڵام لەو لەیزر ئالومینیومە زۆرتر کەڵک وەرەگیرگێت. لە نوردەرمانیش کە بە فتودینامیکە ناسرێت، لەوەیشە ئەوشە لە تاقیقە بۆ برین، بۆ پانسمانی برین، بۆ شوێنە تووشی برین دەبێت، لەوێش کەڵک وەرەگیرگێت و هەروەها تاقیقاتێکیش هەیە کە لەسەر دەرمانگەرێکی تریش تاقیقەکەن. ئەگەر لە ئاخری بەرنامەکەمانەوە ئێمە بین جەمبەنی بکەین کە بۆچی لە سیلیکۆن ئستفاداکرێت، یانێ مەزایایەکی کە هەیەی سیلیکۆن چییە، تەسیری هەیە هەروەوتمان لەسەر خورین بە چاو ئەو پێشتریش لەزگەگەرێتر بوو بە ناو زدە حساسیت، بەڵام ئەو حاڵەت خورینە یا حساسیتێکی لەسەر پێسە دروستە کرد کە ئەیتوانی هەم خورین بێت هەم ڕەنگەکە ئاڵ و گۆڕی بەسەر بێرێت کە حساسیت بوو. ئەوانە زۆر کەمە نقطەگەر یا جۆشکەر یا ئەوەی کە بە بسوورات پێسی ئەناسرێت، ئەوانیشە تێرتە خوارەوە پێس ئەگەر ماوەیەکی زۆر ناچار بێت کە تحت تەداوی و دەرمان بێت، ئەو پێسە چونکە مەوادێکی تریش احتماڵی هەیە کە بۆ زدە عفونی و تاقیم ستریلکردن استفادە کرێ، ناڵێ ئەو پێسە حاڵەتێکی شکەنەندەی بێت یا بشکێتەوە، ئەوەی کە وشک بێت لەسەر بۆنیش کە بازی لە برینەکان بۆنیان هەیە، ئەو بۆنە خراپە سیلیکۆنە هەستی پێ ناکرێت. ئاوسان، ئازار یا سووریش لە سیلیکۆنە کەمە، بەڵام ئەوانەی کە لە چەسبی ئالومینیومەکە استفاداکرێت ئەڵێن کە ئەگەر برینەکە بەرەو چاکبوونەوە چوو، یانێ لەو لەزگە فقط لەزگەی سیلیکۆنەکە استفادا ئەکرێت، ئەتوانن دوای بەرەو چاکبوونەوەکە پێش ئەوەی کە سیلیکۆنەکە خەنەوە سەر شوێن برینەکە بە ئاو سابن بشۆرگێت وشکە بێتەوە جا لە ئەو لەزگەی سیلیکۆنە کەڵک وەرگیرگێت. بینەرانی خۆشەویست، هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان، هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بوێت لەلایەن خۆم و باقی هاوکارانم تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ باوەتە خوازێ.